الحمد لله وقشتين مالو سواس بخواي قوري بسلامة. السلام عليكم. شلوني بقربان؟ شلون جانكم باشي باكي وكم؟ سلام باجا قرباني بم. لا بزجان. شاو ما تشكم قربان بم. سلام حاجي جنجان. شلوني يقولكم؟ باشي بورزا جان. تو شلوني بس باشي؟ دمو باستان خبرتان. مش تباش أشكر سواس بخوا. الحمد لله. روجك شلون بو؟ الأخوة وزيابة. شي هي شينية. شي حاضر كردوا. أخواني بري. باش. أكل أخوة وزيابة يا أخوة. أخوة خير بيتو. روزجان. من ناوم حاجة غزالة هزاني حاجة عدنانم تقريبا لدو هزار ويكوليرين بستو دو صالة كات الحمد لله جياني هاو سليم بيجينا لقل حاجة وشوار منالي ناس دارم هيا سيكورو كتيك مانيا لخوي قوربة زياد بيت كهاتينا مولاتوشان بشان يك لقل بياوة كما بيكو بين لقل حاجة عدنانا أو بشو إيشي أكيد من بروج دايكش بمو باوكش بم لقل منالكانا زور جار يعني أوقات ما أبو كلقل ما دابني شد ساعاتك كجيان بيكوا بسربرين بلا من ما نتواني لبروي جياني أوروبا زو قرصة أونية ك يعني بأساني جيان بربري بلا شكر بخواي جورو الحمد لله تا استاكيما عائليكي سركوتين لجيانا منالا كانم الحمد لله خوان دنيا تاو كردو هريكو هردو كركم نمالي خوانا نشنيان هنا والحمد لله سركوتين جيانيكي باش ماني لأين ولدين ونزيكين الحمد لله زور زور باشين منالا كانشم لسر پروردي عيني إسلام قوربونو دينيان بقوة لخواي قورب زياد به هتا استاکە ئەوەی کە من بزانم لە ژیانە هیچ کاتێ دڵیان نێشانم بە ڕادەی ئەوەی کە زۆر ئەبیستم لە خەڵک کە مناڵ دڵی دایکیا باوکە یەشێنێت الحەمدوللا تا ئێستاکە سەرکەوتوو بووین لە ژیانمانە ژیانی ئەوروپا ئەوە نییە مناڵ دوورکەوێتەوە لە دایک و باوکیان حساب بۆ دایک و باوکی نەکە ژیانێکی ئاین و ئیسلامیانەمان بەسەر بردووە تا ئێستاکە لێرە لخوا بزياد به هیوادارم هەموو کەسێک هەموو مسلمانێک ژیانێکی خۆش و بە ئاراستەی ئیسلامەتی مناڵ بەخێو کات و گەورەی کات زۆر سپاسی پیاوەکەمەکەم حاجی عەدنان کە دایما وەکو باوک و وەکو دایکی شوا بۆ لەگەڵما هەموو جارە پێوتم وتێتی من باوکتم من دایکتم کە تۆ دایک و باوکە نییە هەم هاوسەریشتم ژیانمان زۆر خۆش بووە لەخوای گەورە بە زیاد بە تا ئێستا الحەمدوللیلا ئەم ئێوارەیە خوانێکی بەرباڵمان دروست کردو و الحەمدوللا زوو کۆبینەوە بەیەکەوە بەڵام ئەمان بە تایبەتی بۆ ڕەمەزانە ئیتر ئەومان پێ خۆش بۆ میوارەیە ئیفتارێکی خۆش بکەینەوە بەیەکەوە و چکە یوکەندەکان ئەمان پیانەکرێت چکە ئەخوێنن و ئیشی شەکەن ناتوانن لە یەک کاتا لە ڕۆژانی ئەتیادیا بێنە دەرەوە تەنها شەمە و یەکشەمانمانەیە فری بێت و بتوانین بینە دەرەوە بەیەکەوە دابنیشین و یەکتری کۆبینەوە لای یەک الحەمدوللا لەم وڵاتە نەبووە بەڕێگر هیچ شتێک نەبوو بەڕێگەی حیجاب و جلوبەرگ و ئەوەی کە بمانەوێت لە بوونەی ئیسلامیە بەکاری بێنین من 22 ساڵە لەچکم بەسەرەوە جلی درێژ لەبەرەکەم دراوسەکانیشم هەمویان ئینگلیزن و هیچ کاتێ ناڕەحەتیان نەبووە لەگەڵما بگرە ڕێزیشم لێگرن لەبەرەوەی ئەڵێن پێم ئەڵێن تۆ موسڵمانێکی باشی لەبەرەوەی کە تۆ بە ئاینەکەی خۆت چۆنەڵی لەسەر ئاینەکەی خۆت ماوی زۆر مسلمان هەیە وەکو تۆ نییە بەڵام الحەمدوللیلا هەتا ئێستاکەش هیچ ڕێگرێک نەبووە لە ئەوەی کە نیازی لە چکردنی هەبیان حیجابکردنی هەبێ لە وڵاتی ئەوروپا نازانم یعنی بریتانیا زۆر ئەتیادیە بەلایەوە کە لە چکە بەسەرەوە بێ حیجاب لەبەرا بێ ینی بە جلی کوردیەوە بڕۆیتە دەرەوە بە جلی حیجابەوە بڕۆیتە دەرەوە هیچ کەسێ نەبووە بەوەی کە ڕێگر بێ لە ڕێگەمانە بڵێ نابێت تۆ ئەوە بکەیت